ئەم پرۆژەیە لەسەر ڕووبەری 5520 متر دروستەکرێ، ڕووبەری بینا 2000 مترە. وەکو بینایە ڕێژەی سەروی لە 150 تەواو بووە لە ماوەی ئەم 5 ڕۆژە. وەکو ئیشی بینا لە ماوەی 10 ڕۆژ بۆ 12 ڕۆژ هەموو ئیشی بینایە تەواو ئەبێ. دوای ئەوە تەنها مەواد و ئەجیزەی تۆبی ئەمێنێت کە بڕیارە بۆ مادابین بکرێت لەو ماوەیە. ئیش و کار بەردەوام لە پرۆژەی نەخۆشخانەی قڕا. سڵاو لە گەرمیانەکان کە هەمیشە خۆبەخشن و داواکارین لە هەموو گەرمیانەکان و دەرەوەی گەرمیان هاوکارمان بۆ بنیادانی ئەم نەخۆشخانە کە بۆ هەموو گەرمیان سوودی هەیە، چ لە ڕووی مادیوە، معنەویوە، وەکرێکاریوە، هەم هەر شێوەیەک بێ لایەن ڕووی مادیوە زۆر پێویستیمان هەیە بە هاوکاری هەمومان. لەبەر ئەوە ئەمە هینی تاکە شەخص نییە، دڵخۆشکەری هەموو گەرمیان لێرە کۆبووەتوانێ بۆ ئەم بۆ سەرکەوتنی ئەم پرۆژە کە پرۆژەیەکی گشتیە.